بەشێک لە دانیشتوانی ناحی خورماڵ لە پارێزگای ئەڵەبجە ناڕەزایی دەردەبڕن بەرامبەر دانانی جۆزەی 16 ئەمپێری بۆ ماڵەکانیان و دانانی ئەو جۆزانە ڕەت دەکەنەوە. بەپێی وتەی ئەو وڵاتیانە دانان و کڕینی ئەو جۆزانە بارگرانێکی دیکەیە لەسەر وڵاتی و بە سیستەمێکی گونجاوی نازانن بۆ پێدانی کارەبای نیشتیمانی. لە ڕاستیدا ئێمە پێمان وایە دانانی جۆزەی 16 ئەمپێری لە شارۆچکەی خورماڵ سیستەمێکە لە هاوڵاتیانی شارۆچکەی خورماڵ دەکرێت بەناوی چاکسازیەوە. بۆیە ئێمە وەک کۆمەڵێک لە هاوڵاتیانی شارۆچکەی خورماڵ کەمپینێکمان دروست کردووە بەناوی کەمپینی نەخێر بۆ دانانی جۆزەی 16 ئەمپێری لە شارۆچکەی خورماڵدا و دەستمان کردو بۆ هۆشیارکردنەوەی خەڵکی و لە ناو بازاڕ و کۆڵانەکانەوە دەستمان پێ کردووە و بەوەردەوامی هۆشیاری دەدەنە هاوڵاتیان بۆی ڕێگر بن لە دانانی ئەم جۆزەیە. لایەنە سلبیەکەی ئەوەیە کە زەمان ناکرێت کە ئایا بە دانانی ئەم جەوزانە بتوانرێت کە کارەبای 24 ساعتە بە خورماڵ بدرێت. یەکێ لە سلبیەتەکانی تریش ئەمەیە کە مۆلدەکان هەر ئەمێنن، یعنی تۆ کە ینی بە کورتیەکەی هاوڵاتیان تووشی قەیرانێکی ترە بنەوە کە ئەویش ئەوەیە دانانەوەی جەوزە. واتە من جاران ئەگەر بە ماسیحەکەمەوە بڕۆشتمایە ئەمپێرەکەم هەڵبدایەتەوە ئێستا ئەمپێرێکی تریشێتە پەنا کە ئەویش پێڵەن ئەمپێری دانانی کارەبای بۆ کارەبای ڕئیسی. لە ناحی خورماڵ کەمپینێک دژی دانانی جۆزەی 16 ئەمپێریەکە ڕاگەیەندراوە کە هاوڵاتیان ئاگادار دەکەنەوە ئەو جۆرە جۆزانە بۆ ماڵەکانیان داننێن. یەکەم هەنگاوی کەمپینەکەش سەردانی بەڕێوەبەری ناحی خورماڵ بوو کە داوایان دەکرد پرۆژەکە ڕابگرێت، بەڵام بەڕێوەبەری ناحیەکە دەڵێت دانانی جۆزەی 16 ئەمپێری لە بەرژەوەندی هاوڵاتیانە و دەتوانرێت کاتژمێرەکانی کارەبا 2 هێندە زیاد بکات. بەڵێنیان بە ئێمەدا کەوا ئەوەی کردە جۆزە دانرێت کەمێتی کارەباکەی بەپێی نظامی دووهیندەیە زیاترە بێ لەو شوێنانەی کە بە شێوەیەکی ئاسایی کارەبایان هەیە و ئەمە حاڵەتێکی تریش ئەوە فری لە مەحەتەکانە مێنێتەوە بخرێتە سەر کەمیەتی سەعاتەکان. فەلسەفەی دانانی ئەم جۆزە هیچ شتێکی تیانە جگە لە زیادکردنی بڕی کارەبا بۆ هاوڵاتیان. گەرچی کارەبا و ئاو پێداویستێکی سەرەتایی هاوڵاتیانن، بەڵام لە دوای 27 ساڵ هێشتا دەسەڵات و حکومڕانی کوردی نەیتوانیوە پێداویستە سەرەتاییەکانی ژیان بۆ هاوڵاتیان یێرەم دابین بکات. هەر بۆیە بە بیانووی زیادکردنی کاتژمێرەکانی کارەبا پەنا دەبات بۆ دانانی جۆزەی 16 ئەمپێری و 20 ئەمپێری کە بە وتەی هاوڵاتیان ڕۆژانە حکوومەت وێڕای دروستکردنی قەیرانەکان باری سەرشانی هاوڵاتی قورستر دەکات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحی خورماڵ.